بێنانی بەڕێز سڵاوتان لەبێت بەڕێزان لە ئەڵقەی دووەمی دیدارە گفتوگۆکەمان بەردەوامین بۆ قسەکردن لەسەر ڕووداوی تیرۆری دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو هاوڕێکانی هەروەها قسەکردن لەسەر دیوی پشتەوەی ڕووداوەکان و چیرۆکە جیاوازەکان و ئاکامی دۆسیەی تیرۆری دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو لە ڤێننا و چۆنێتی مامەڵەی دادگاکانی ڤێننا لەگەڵ ئەو کەیسە بە میوانداری هەریەک لە بەڕێزان مستەر فێردیناند هینە بیشلەر دیبلۆمات و مێژونووس و ڕۆژنامەنووسی نەمسایی هەروەها بەڕێز مامۆستا سەپان نوێنەری پێشووی حزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ئەڵمانیا هەروەها بەڕێز حەسەن شەرەفی جێگری سکرتێری گشتی حزبی دیموکراتی کوردستانی ئێران مامۆستا سەپان دێمە لای جەنابەت بەخێربێ بۆ بەرنامەکە سوپاس بۆ ئامادەبوونت کە لەگەڵمان ئامادە بوویت. منیش زۆر سپاسان دەکەم هیوادارم کە سەرکەوتوو بن. هەر سەبارەت بە ڕووداوی تیرۆرکردنی قاسملوو زۆر جار ئەوترێت ئەم ڕووداوە ئەنجامدانی ئەم ڕووداوە پیلانێکی نێودەوڵەتی بوو. سەرنجی مامۆستا سەپان لەسەر ئەم بۆچوونە چییە؟ ئایا پیلانێکی نێودەوڵەتی بوو تیرۆری قاسملوو؟ باوەڕ ناکەم پیلانی نێودەوڵەتی چون چێ بەهرەمەند دەبێت لەوەی کە ئەگەر قاسملوو نەبێنێ. قاسملوو خۆشەڕی لەگەڵ هیچ وڵاتێکی نەبوو. تەنیا وەکو بەڕێوەبەری حزبی دموکراتی کوردستانی ئێران سەرکردەیەکی ناسیاوی کورد بوو لەگەڵ ئێران کێشەی هەبوو. کێشەکەش ینی شەڕفرۆشیەکەی ئێران بە کورد بووە. کورد چەشی هەڵگرتووە بۆ بربەرەکانی لە خۆی بۆ دیفاعکردن لە خۆش چەشی قورسیشی نەبوو. پێشمەرگەیەک هیچ چەشێکی وای نییە کە بتوانێت کە حکوومەتێک بڕوخێنێ. بەڵام حکوومەت وەکو باوکی میلەت دەبێت بە میلەت ڕابگا و مافی میلەت بدا و ڕەچاوی بکە. بەڵام قسە لەسەر ئەوە کرێت جۆرێک لە پەیوەندینی هێنی لە نێوان ئێران و ڤێننا هەبووە نەمسا هەبووە بۆی کە ئێران بۆیە ڤێننای کردوتە سەرزەمینی تیرۆر بۆیە ئەو شوێنەی دەستیشان کردووە لەبەرەوەی کە لە جەنجی عێراق ئێرانە نەمسا بە قاچاق بە نایاسایی چەشی فرۆشتووە بە ئێران. ئەمە هۆکارێک نەبوو بۆەوەی کە ئێران نەمسا بەکاربێنێ بۆ ئەم تیرۆرە؟ لەوەیدا هیچ قسەیەک نییە کە وڵاتی نەمسا وەکو وڵاتێکی بێلایەن وەکو بخۆی داوا دەکا. یعنی بەلای منەوە سەیرەکە وڵاتێکی بێلایەن بۆچی دەبێ سەناعی تەسلیحاتی هەبێ، سەناعی ئەوەی هەبێت کە چەک دروست بکە. دوایە ئەو چەکە بەنهێنی بە وڵاتانێک کە لە حاڵی شەڕدان بفرۆشێ. ئەوە هەمووی دەکەوێت سەر ئەو بەشی تایبەت کە کارخانەیان هەیە، مەعمەلیان هەیە، سەنایعیان هەیە، ئەوانە لە ڕاستیەکەیدا حکوم بەسەر حکوومەتدا دەکەن، یعنی حکوومەتی وڵاتەکانیاندا دەکەن. لەوانەیە ئەو شرکەتانە ئەو کۆمپانیانە توانی بیان هێندێک یارمەتی ئێران بکەن لە ڕووی تەسلیحاتی و لە ڕووی بەڵام ئەمە کارێکی نایاسایی بووە بە تایبەت بۆ وڵاتی وەکو نەمسا کە سەرۆکەکەیان بۆ ماوەی نزیک بە 10 ساڵ نوێنەری نەتەوەیەگرتووەکان بووە. ینی ئەمە جۆرێک لە کاری نایاسایی بووە، لە دەروی پرۆتۆکۆڵی نێودەوڵەتی بووە، لە دەروی سیستمی نەتەوەیەگرتووەکان بووە کە نەمسا ئەم کاری کردو. ئەمە کارتێک نەبوو ئێران بەکاری بێنێ بۆ تیرۆرەکە؟ دیارە هەر وڵاتێک، هەر حکوومەتێک، هەر نظامێک، هەر دارودەستێک جگایەک هەڵدەبژێرێ بۆ کارێک حتمما بیری لێکردێتەوە بۆ لەو جگایە، بۆ لە شوێنشی دیکەنا. کە کاتێک ئەوە دێتە گۆڕە دیارە ئێران لە بەرزەوەندی خۆی زانیوە کە لەوێن ناوکارە بکە نەک لە جگایەکی دیکە. بە یەقینش توانیوێتی لە دوای کارە ساتەکە نەک پێش کار ساتەکە، چونە تۆ هیچ بەڵگەیەکمان بەدەستەوە نیە کە بڵێن پێش ئەوەی کە ئەو کارە ساتە بخەومێ حکوومەتی ئێران یا دەوڵەتی ئێران دەگەڵ بەنهێنی دەگەڵ حکوومەتی نەمسا یا سەرۆکوماری ئەو وڵاتە ڕێککەوتنیەکی هەبوو یا پەیمان نامەیەکی. ڕەنگە ئەمە ڕووی نەدابێ، بەڵام دوای کارە ساتەکە بەرپرسیارەتی دەکەوێتە سەر. بەڵێ دوای کارە ساتەکە بەرپرسیارەتی قانونی دەکەوێت سەر بۆەوەی کە وەکو وڵاتێکی کە قانون لەوێدا سەروەری هەیە دەبێت ئەو کەسانەیە کەەوە جینایەتێک دەکەن، تێرۆرێک دەکەن یا کارێکی غیرە قانونی دەکەن محاکەمە بکرێن. لە ئەو ڕوێژەوە حکوومەتی نەمسا یعنی دادگاکانی نەمسا حکمیان دەرکردووە کە ئەو کەسانی کە لەو تێرۆرە دەستیان هەبووە لە هەر وڵاتێک کە ببیندرێن ئەو وڵاتانە بیانگرن و ڕادستی نەمسایان بکەنەوە. بەڵام بەداخەوە تۆ دەبینی مەسەلەن
لە هەیئەتێکی ئێرانەکان لە ساڵەکانی دوای تێرۆر ئەلەم بەتەواوی نازانم لە ساڵ و مانجێکدا بوو، بەڵام لە ژنێو کە سەحرا ڕوودی لەگەڵ هەیەتی ئێرانەکانە حکوومەتی دادگاکانی نەمسە داواکاری ئەوەی دەکەن کە ڕادەستی بکەنەوە نایکەن کە سوێسڕ بە وڵاتێکی بێلایەن دەناسرێ. یعنی ئەوەی دەگەێنێ کە لە سیاسەتدا زۆر شت دەکرێت کە هیچ ڕووی قانونی و دموکراسی بەخۆیەوە نابێت. باشە بابێنە سەر تەوقیتی ڕوودانی تیرۆرەکە، کاتی ڕوودانی تیرۆرەکە. ئێوە حیزبی دیموکرات هەرگیز لە خۆتان نەپرسی بۆچی ئەو کارە ساتە ئەو تیرۆرە ئەو ڕووداوە لە 79 ڕووی نەدا لە سەردەمی خومینیان ڕووی نەدا، بۆچی لە 89 ڕوویدا لە سەردەمی ڕەفسەنجانیان ڕوویدا؟ ئەمە پرسیارێک نەبوو لای ئێوە کە بۆچی کەوتە ئەو کاتە؟ یەکشت کە هەیە کە لە ساڵانی 79 تاکو 89 ئەو دە ساڵەی کە بڵین حکوومەت نەیتوانی ئەو تێرۆر بکایە بۆی نەکرا، دەگەڕێتەوە سەرەوەی ڕۆن جارێ دانووسان لە دەروی وڵات نەکراوە دەگەڵوان. ئەگەر کراوە لە کوردستان جار و بار هەیەتی نوێنەرایەتی حکوومەتی ئێران وا هەیە داریوش فرۆهەر هاتووە، ئایەتوڵڵا ئیشراقی هاتووە، کەسانی دیکە هاتوون لە شوێنی جیاجیادا لە کوردستاندا دانووسانیان کردو. حیزبی دموکرات هەمیشە شوێنی دانووسانەکەی بۆ خۆی دیاری کردو، لە شوێنی شو بردو شوێنیشی دیکە هیچ دڵنیان نەبوو لەوەی کە هەتا ئەگەر پێیان بڵێ مەسەڵەن فەرز فەرموو ئەمە لە مەهاباد دانووسان دەکەین، حتمما لە مەهاباد یا لە شوێنی دیاری کرێت، بردوێتی جگایشی دیکە. ئەوەیە کە لەبەر ئەوەی کە هێزی پێشمەرگە بە قووەت بووە، پشتیوانیشی بە قووەتیە بوو، بۆیان تێرۆر نەکراوە. و لە سەردەمی ڕەفسەنجانیشدا هیوای ئەوە دەکرا کە بەهۆی ئەوەیەوە کە بۆکو ڕەفسەنجانی بێنسانێکی بڵین مامناوەندی معتەدیل دەناسرا یا ناسرا بوو یا خۆی دەنواند، هیوای ئەوە هەبێت کە لە ڕێی ئاشتەوایی کە چارەسەری کێشەکان بکرێت. ئەوە دەکرێتەوە بۆ ئەوەی باشە. بۆ چونێکی هەیە لەسەر ئەوەی کە ئەوترێ ئێران لە پاش جەنگی 8 ساڵی خۆی لەگەڵ عێراق ئیدیبیر لەوە کاتۆ خەباتی کورد لەو ناوچەیە خامۆش بکە، ئەویش بەوەی کە ڕێبەرەکەی لە نێو بەرێ، بەوەی کە وا تێگەشتوون کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی خێڵەکیە وابەستەیە بە سەرۆک خێڵەوە، بە سەرۆک حیزبەوە، بە ڕێبەرەکانی خۆیەوە. ئەگەر ڕێبەر لە ناو برێ ئیدی شۆڕشەکەش خامۆشە بێ. ئەم تێڕوانینەی ئێران لەو تیرۆرەیە چەند ڕەنگیدا بوو؟ یەکشت هەیە کە کەس نازانێت کە ئامانجی نهێنی یا ڕازی دەوڵەتێک یا کەسێک چییە، بەڵام لە ڕاستەکەیدا هەر لە دیسامبرێنی لە کۆتایی ساڵی 1970دا ئێران پەیوەندی بە حیزبی دموکراتەوە کرد بۆی کە دەیەوێت دانووسان بکەن. پێیان خۆشە کە کێشەی کورد لە ڕێی سیاسیەوە چارەسەر بکرێت. کەواتە ئێران داوای گفتوگۆ دانووسانەکەی کرد. بەڵێ جایدی لە ڕێی چیەوە ئەو دانووسان کراوە، ئایا لە ڕێی مامجەلالەوە بۆ یا لە ڕێی کەس دواتر ئەوە ئەپرسین کەسیکەەوە ئەوی نازان، بەڵام ئێران داواکاری ئەوە بوو کە لەئانەکانە بار و دۆخ گۆڕاوە و باش وایە کە ئێمە بتوانین چارەسەری کێشەکەمان لە ڕێیەکی سیاسیەوە بکەین. ئەوەیە کە لە کۆتایی دیسامبری 1970دا دکتۆر قاسملوو دەگەڵ نوێنەری حیزب لە ئەوروپا عەبدوڵای قادری دەچن بۆ ڤێن، و لەو کاتەشدا سەحرا ڕوودی و چەند کەسش دیکە و کوێیەتێک لە ڤێن دەبن و یەکەم کۆنتاکت بڵین یا یەکەم تەماس لەو کاتەدا پەیدا دەبێت بۆ پەیوەندیەکان و بۆ ئاخاوتن و قسەکردن لەسەر شێوەی چارەسەرکردن و داخوازەکانی هەردووگلا بۆ چارەسەری کێشەکە. مستەر فردینان، کەواتە قاسملوو خەتەری بۆ چێ هەبوو لە کاتێکە ئەم پیاوە بڕوای تەواوی بە گفتوگۆ و بە حیواری سیاسی هەبوو لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران، ئەو جگە لە خودمختاری لە ئێرانی دیموکراتیکە شتێکی خەتەرتر و گەورەتری داوا کرد لە ئێران؟ داخوازبوونی خودمختاری بۆ کوردستان لە چوارچێوەی ئێرانێکی دیموکراتدا بە مانای ئەوە بوو کە هەموو کەمەنەتەوایەتیەکانی دیکەی ئێران
خودمختاریان هەبێ. قاسملو داواکاری دیموکراسی بۆ ئێران بوو. ئەویش بەمانایەک کە ئەو لێ تێگەیشت بوو. واتە مافی یەکسانی بۆ هەر تاچێکی دانیشتووی ئێران. ئەو مافەی بۆ کوردی داوا کرد داواکاری بوو بۆ هەموو نەتەوەکانی ئێران. ئاشکرایە کە دەسەڵات و هەیئەتی حاکمەی ئێران ئەم هەماهەنگیە و ئەم تەنسیقەی کورد و هێزەکانی دیموکراتی خوازی ئێرانیان بە گەورەترین مەترسی لەسەر خۆیان ئەزانی. هەر بۆیە بوو کە خومینی بە ڕاشکاوی ڕایگەیان خودمختاری یا هەر فۆرم و شێوەیەکی فیدرالی لەگەڵ بناماکانی کۆماری ئیسلامیدا نایەتەوە. هەر مباشرەتەن بەڵێ بەم شێوەیە خودمختاری و دیموکراسی بۆ کۆماری ئیسلامی ئێران مەترسیدار بوو. مستەر فێردینان ئەمێ بپرسم دەنگدانەوەی ئەم هەواڵە مەبەستم هەواڵی تیرۆری قاسملو هاوڕەکانیەتی لە ڤێننا لە میدیا جیهانەکان چۆن بوو؟ ئایا ئەوان دەستی تۆمەتیان بۆ چێ درێژە کرد؟ بە تایبەت لە وڵاتەکەی ئێوە نەمسا دەنگدانەوەی چۆن بوو ئەم هەواڵە؟ ڕۆژنامە و میدیاکانی نەمسا ڕووگرژی و دژایەتی خۆیان سەبارەت بەم کردەوەیە دەربڕی. میدیا و ڕۆژنامەکانی زۆریان لەسەر ئەم بابەتە نووسی کە چۆن دەکرێت ڕێگا بۆ بکوژەکانی قاسملو خۆش بکرێ ڕێگا بدرێت کە نەمسا بەجێ بهێڵن تا بۆ تاران بگەڕێنەوە. ڕۆژنامەکان و میدیای نەمسا زۆر ڕخنەیان لەم کەم تەرخەمیەی حکوومەت یا باشتر بڵێم پۆلیسی نەمساگرت. پێداگریان لەسەر ئەوە کرد کە ئەم کارە لەگەڵ بناماکانی دیموکراسی ناگونجێت، لەگەڵ دەستور و قانونی نەمسا نایەتەوە. لە وڵاتە قانون سەروەری خۆی هەیە، ئەمە بە پێشێرکردنی قانون نەزانین. بەڵام با بە عەدالەتەوە لە ڕووی دادەوە قسە بکەین. ڕێگە بدەن ئەمە بڵێم سەرەتا ئەوە ڕوون بکەمەوە ئێمە لە نەمسا ڕێزمان بۆ هەر کەسێکەیە کە لە ڕێی قانونیەوە واتە لەسەر ئیجازە پێدان و ڤیزای فەرمیەوە بێتە وڵاتەکەمان ڕێزیان لێگرین. بەڵام ناکرێ بۆ هەر تاکە کەسێکە دێتە ڤێننا نەمسا پۆلیسی تایبەتی بۆ دابنێن، مەگەر ئەوەی پێشتر ئاگادار بکرێنەوە و بە ڕاشکاوی داوای ئەوەیان کردبێت و بۆ ئێمەش ڕوون بێتەوە کە ئەو کارە پێویستە. لە ڕووی ئەمنی و ئاسایشەوە پێویست دەکا پۆلیسی بۆ دیاری بکرێ تا ئەوە تا میوانی فەرمی حکوومەت بێت. بەڵام بەڕێز فێردینان ئەم کارەساتە لە ماڵی ئێوە و لە بەردرگای ئێوە ڕوویداوە، لە وڵاتی ئێوە ڕوویداوە. ڤێننا نەمسا چۆن ئەتوانێت خۆی لەم تاوانە بە دوور بگرێ لە کاتێکە لە بەردرگای ئەوە ئەم ڕووداوە. من نەموتووە ڤێننا لەمەڕ تیرۆرکردنی قاسملو تاوانبارە. ئەبێ تێبگەیت من بۆم ڕوونکردیتەوە کە ئێمە واتە نەمسا حکوومەتەکەی من بە هیچ شێوەیەک ئاگاداری ئەم کۆبوونەوە و دانوستانە نەبووە. نەمسا وڵاتێکی بێلایەنی سربەخۆیە. ڤێننا وەک شوێنێکی ئازاد بۆ کۆبوونەوە و چاوبەیەکەوتن لەلایەن زۆر دەوڵەت و حکوومەت ڕێکخراوی نێونەتەوەی و بازرگانەکان بە شوێنێکی گونجاو بۆ کۆبوونەوە دەزانرێ و داری دەکرێت. وەک ئاماژەم پێکرد لەمەڕ قاسملو کوردەکان خۆیان ئاسایش و ئەمنیەتی ئەویان لە ئەستۆ گرتبوو. لەم ڕوویەوە ناکرێ هیچ تاوانێک یا کەمتەرخەمیەک بخرێتە ئەستۆی حکوومەتەکەی من. دەوڵەتی نەمسا ئێمە هیچ ئاگاداریەکمان لەسەر ئەو کۆبوونەوەیە نەبووە. بڵێ ئەگەر پێشتر حکوومەتی نەمسا ئاگادار کرابایەتەوە بە فەرمی داوای لێ بکرایە بۆ پاراستنی گیانی قاسملو و پۆلیس و ئاسایش دابین بکە لە کۆبوونەوەکانە بەشداری هەبێ و ئەمنیەتیان بپارێزێ، ئەو کاتە دەکرا بووترێ حکوومەتی نەمسا کەمتەرخەمی کردووە، لە تاوانەکەدا بەشدارە. بەڵام هەر وەکو وتم حکوومەتی نەمسا بە هیچ شێوەیەک لە دانوستانەکە بەشدار نەبووە، تەنانەت ئاگادار نەکراوەتەوە کە کەی و بەچی ئامانجێک ئەو کەسانە سەردانی ڤێننایان کردووە. زۆر باشە مستەر فێردینان، من ئەچمە لای یەکێکی دیکە لە میوانەکانم بمبورە ئەچمە لای یەکێکی دیکە لە میوانەکان و دواتر ئەگەڕێمەوە بۆ لای بەڕێستان. ئەتەوێ بڵێ نەمسا و ڤێننا بێ هەڵوێز بوون بەرامبەر بە لێکۆڵینەوە وردەکاری لە ڕووداوی تیرۆرەکە؟ 100% بە دوو دلیل. یەکەم ئەوەی کە دەگەڵەوەی دەیانزانی دکتۆر قاسملو لە ڤێننایە و ئاگادار بوون ئەو کاری پاراستن و ئەمنیەتەکەی کە دەبوو وەستۆ بگرن بەو جوورە نەبوو کە حادسەی وای پێش بە حادسەی وا بگری. دووەم ئەوەی کە دوای ترۆرەکە
سەحرارویان هەروە ناردەوە پاشان پێشان بە کە دەکراوەکو هیچ دەبێ وەکو وەکو شاهید شایەتی ڕایگرن بردیانەوە باشە میدیاکانی ئەو کات نەمسا لە پاش تیرۆرەکە و بڵاوبوونەوەی هەواڵەکە ئەوان پەنجەی تاوان و تۆمەتیان بەشێ میدیاکان بەشێکیان کەسایەتیەکان میدیاکان لایەنگرانی حقوقی بەشەر هەموو دەیانزانی بەپانەوە جەمهوری ئیسلامی بەڵام ئوتریش بە هێندێک دەلیل دەیویست ئەو قەزیە زۆر ئاشکرا نەبێ دلیلەکان چین دلیلەکان ئەوەیە من پێم وتی دەمانچەکە دیار بوو مۆتۆرسکلێتەکە دیار بوو سەحرا ڕوودی بە پەلە ناردراوە ئیسکۆرتیان کرد بۆ تارانێ پاشان من خۆم ئەو وەختە لە ڕاستی هەیەتێکدا لە ڤێنا بووم چوون بۆ پاریس بۆ تەشیع جەنازەی وەرگرتنەوەی جەنازەکان و بە خاگەسپاردیان لە پێلاشر و دوای پەروەندەکەی ئێمە دەگەڵ وەزیری نێوخۆ کە پۆلیسیش بەشێکە لە وەزارەتی نێوخۆ دانیشتین نەسرین خانمی خزانی دکتۆر قاسم بوو برادێکمان لە هاوڕێیانی ئوتریشمان دەگەڵ بوو لەوێ چوین کتیبا بۆ هێندە هێرش دەکەنە سەر من لە مەتبوعاتدا هیچ بۆ من نەهێشتوتەوە دەستگای من کە بریتیە لە پۆلیس و نێوخۆ کاری خۆی کردووە فقط ماوەیەکی کەممان دەوێ کە ئیجازە بدرێ ڕای بگەیەنی نەتیجەکەی یاڵانی تاوانبارەکان بکەین بەڵام وەزیری خارجە ئالوێز مۆک ئەو وەختە بوو ئەو پێشی گرتۆ کەمە ڕای نەگەیەنی ئەو ڕێگەنادا بڵێ مۆک کە قسەی دەگەڵ دەکرێت دەڵێ ئێمە 300 نەفەرمان کارناس و بزنسمەن و تاجر و ئەوە لە ئێرانی هەیە ئەگەر ئەوە ڕابگەندری جانیوان دەخەتەر دەکەوێت خودی ئەو قسەیە کە مۆک دەیکا یەنی معلومە چێ تاوانبار ڕادەگەندرێ وەچی عەکسول عەمەل نیشان دەدا ئەوە بەڵگەیەک لەسەرەوەی ئەوە بەڵگەیەک شتی دووەم ئەوەیە کە ئێمە ئەو هەموو پێداگریمان کرد کە ئوتریش ئیجازە بدا ئەو دۆسیە ڕێگای قانونی خۆی بپێوێ نەیهێشت بۆ نقطە زعفێکی ئوتریش بەدەست جەمهوری ئیسلامیەوە بوو ئەو نقطە زعفە ئەوە بوو لە جەرەیانی شەڕی ئێران و عێراقدا دەوڵەتی ئوتریش بە پێی قانونی وڵاتی خۆی حەقی نییە وەختێک دوو وڵات پێکەوە لە حاڵی شەڕ چەک و تەقەمەنی بە هیچ لایەک بفرۆشێ بە عێراقی فرۆش بوو ئێران ئەوەی زانی فشاری هێنا بۆ ئوتریش کە ئەوەی لە قاو دەدا ئەو دەمی ئەگەر چەک بەخۆشی نەفرۆشێ ئەگەر بەخۆشی نەفرۆشێ بۆیە ئەو دەمی دوو حزب پێکەوە لەسەر دەسەڵات بوون هەم حزبی سوسیال دموکرات بوو هەم حزبی دموکرات مەسیحی بوو پێکەوە ئیدارەی حکومەتەکەیان بەدەست بوو ملیان ڕاکێشا بۆ فشارەکەی ئێران ئەسلحەیان بە ئێرانیش فرۆشت یعنی خلافێکیان کرد بوو بە نسبەت عێراقی ئەو خلافیان دە موردی ئێرانیشدا دووجار دووپات کردەوە و پوڵێکی زۆریان لە فرۆشی ئەو ئەسلحە و بازرگانی کە دەگەڵ ئێرانی هەبوو و دەستێنا نەک ئەو شتە ئەگەر ئاشکرابا دەبوو ئەو دەسەڵاتە بڕوا ئاشکرابایە ئیفتیزاحێکی گەورەش بوو لە پەنا ئەوەش لەو پوڵەی کەەوە دەستیشان هێنا بوو بەشێکی دیار نەبوو و ئەو دوو حیزبە زۆر لەو بارەوە ئەو قەزیە بە ڕسوایی نوری کۆم مەشهورە لە ئوتریشی ئەو دەمیش و ئەلعانیش بڵێ کەواتە توێ بڵێ ئێران ئەم چەک پێفرۆشتنە قەدەغەی وەک کارتێک بەکارهێنا بۆ ئەوەی ڤێن بکاتە سەرزەمینێک بۆ تیرۆری قاسم بەڵێ ئەو چەک فرۆشتنەی بە عێراقی وەک کارت بەکارهێنا بۆی چەک بەخۆشی بفرۆشن ئەو چەک فرۆشتنە بەخۆشی بەکارهێنا بۆ ئەوەی کە لە بەرامبەر ئەو ترۆرەدا بێدەنگ بن یەک شتی دیکەش بە تەوری عمومی وڵاتانی ئوروپایی ئەگە دقت بکەیت جەمهوری ئیسلامی لە هەر زمانێکدا لە یەکێک لە وڵاتانی ئوروپایی ترۆری ئەنجامداوە لە دژی مخالیفینی خۆی ئەو وڵاتە بووە کە زۆرترین پەیوەندی لەگەڵی هەبووە لەباری بازرگانی و ئەوانەوە کە بە خاتری ملاحەزاتی سیاسی و بازرگانی و تجاری چاوپۆشی لێ بکەن بەڵام ئاڵمان لەو بارەوە قرس و قایم ڕاوەستا و کەواتە ئەتوانی ئەوکەین هەر لەبەر ئەم هۆکارە بوو ببوورە ئەتوانین بڵین لە هەر لەبەر ئەم هۆکارە بوو کە لە 79 لە سەردەمی خومینیە قاسم لو تیرۆر نەکراوە بۆ یەکەوتۆتە 89 سەردەمی ڕەفسەنجانی زمینەیەکی لەبار بووە بۆ لە دوای جەنگی عێراق ئێران زمینەیەکی لەبار بووە بۆ عەمەلیەکە زمینەکە لەبار بووە لەو بارە دیارە هەر وەخت بیان توانی با زمینیان هەبا دیان کرد بەڵام ئەو وەختە دیارە زمینەکە لە ئوتریش لە بارتر بووە کردویانە پێم وایە دەلیلی دیکەشەیە مەسەلەن کە جەمهوری ئیسلامی بووە غەیرەز ئەو هیچ کەسی دیکە نەبووە و ئەمن پێم وایە هەر کەسی دیکە و هەر لایەنێک و هەر کەسێک حەول بدا تاوانی ترۆری دکتۆر قاسملووی لە
جەمهوری ئیسلامی بێڕەنگ کاتەوە کارێکی زۆر خراپ دەکا و لە ئایندەدا جوابی نییە بووە ئەوەی کە بۆچی حەولیدا جەمهوری ئیسلامی یا تەبڕەکە یا تاوانەکەی کەمڕەنگکە. مەسەڵەن هەر کەسایەتێکی زۆر ناسراوی کوردستانی باشوور ئەو شەوەی کە حادیسەکە ڕوودەدا و بەداخەوە دکتۆر قاسملو و کاک عەبدوڵای قادری ئازەر و فازڵ ڕەسوول ترۆر دەکرێن بەیانەکەی سعات 5 بە وەختی ئوروپایە کەسایەتێکی هەرە ناسراوی کوردی باشوور تەلیفۆن دەکات بۆ برادێکی مەبەنێوی کاک دکتۆر خسرەوی بارامی کاو دەمیتخن بێستە دکتۆرای هەیە تەلیفۆنی بۆ دەکات ئیزهاری تەئەسف دەکات لە تڕۆری دکتۆر قاسملووی پێ ناخۆشبوونی خۆی داخی خۆی نیگەرانی خۆی دەردەبرێ و بەڕاستی ئەو پەری پێ ناخۆشبوونی خۆی دەردەبرێ و لە دواییدا لێ دەپرسێت دەڵێ سەحرا ڕوودی و بزورگیان لە وێنن لە ئوتریشن برادەکەمان دەڵێ بەڵێ دەڵێ کەوا بوو مادام ئەوان لەوێن قاتڵەکان ئەوان و بە دوای کەسی دیدا مەگەڕێن هەرچەند دواتر بەچە هۆیەک لە مساحبەیەکی وتوێژێکی مەتبوعاتیدا ئیشارەیەک بەوەی دەکەن کە گۆیا لەبەر هەڵوێستی هەڵەبجەی ڕەنگە عێراق بوو بێ عێراق ئەوەندە دوژمنی کورد بوو بەڵام ئەوەندە حەدی ئەقل لە پەیوەندیەکانی خۆیدا لەگەڵ حیزبی دموکرات ئەوە نەبوو ئەوە بکا لە ویێنێ غیرە جەمهوری ئیسلامی پاشان من کە دکتۆر قاسملو شێت بوو لە ڕاستی هەیەتێکدا چوون وەک ئەرزم کردن بۆ تەشیع جەنازەکەی بۆ بە دوای دۆسیەکەیدا چوون بێجگە لەو قسەیەش کە وەزیری نوێخۆ کردی من چوومە سوێد لەوێ فدراسیۆنی کۆمەڵە کوردستانەکان کۆبوونەوەیان پێکێنا لەسەر جەرەیانی ترۆری دکتۆر قاسملووی و ئیدامەکاری و ئەوەی حیزبی دموکرات کۆبوونەوەکە کە تەواو بوو من چوومە خوارێ برادێکی ناسراوی کوردی باشوور مامۆستا شێرکۆ بێکەس لەوێ بوو منی بان کردە گۆشەیەک کوتی کەسایەتێکی کوردی باشوور من حەز ناکەم ناوی بێنم نامەیەکی لەلایە ئەو نامەیە سەحرا ڕوودی کە لە نەخۆشخانەی ویەن کەوتووە بۆوی کە لە شارێکی دیکەی نەمسە بووە وتریش بووە بۆی نووسیوە و کوتوێتی من لەو جەڕیانەدا بووم بەڵام پێم وانە بوو حادیسەی ئاوای لێ دەکەوێتەوە من پێم وابوو بۆ وتوێش هاتوین نەک بۆ شتێکی وە یعنی بە جوورێک دەو نامەیەدا خۆی تەبڕەئە کرد بوو لەوەی کە من زۆر ئاگادانیم هەچەند ڕاست ناکە بەڵام ئەو نامەیە هەبووە من تیمی دانوستانەکانەکان دوو تیم بوون تیمێکیان بۆ گفتوگۆ هاتوون بە فعلی تیمێکیشیان بۆ تیرۆر و تەداروکی ترۆرەکەی تەبیعەتەن بکەن لە وێنە بەڵام من بگەڕێمەوە سەر باسەکەم دەستبیرت نەچێت سەحرا ڕوودی خۆی یەکێک بۆ لەوانی بەڵێ برینار بوو باس دەکەم ئەوەش کە من هاتمەوە بۆ لە سوێدەرا گەڕام چوومە ئوتریش لەوێ لە ماڵی ئەو برادەرەکانم بووم داوامان کرد ئەو کەسایەتی کوردی باشوور سەردانمان بکە وتی بۆ نانوچای بەیانی دێمەلاتان هات پێمان کورد نامەیەکی وا هەیە پێمان خۆشە و کتێرە وەڵا شتێکی وا هەیە بەڵام زۆرم گرنگی پێ نەداوە ڕاندومە یعنی ئەو نامەیە ئەگەر ببە وە ڕەنگە من پێم وایە هەرماویشە بەڵام ڕەنگە نەدرێ بۆیە ئەگەر ئەو نامەیە بدرا بە ئێراءە بدرێ بە دادگایە لەوانەیە لە دادگایەکی نێونەتەوەیدا ئیدی ئوتریش نەتوانێت تا ئێرە پێشی ئەو پەروەندەی گرتووە کە بە ئاکان بگا و ڕابگەندرێ بتوانێت ئیدامی بدا ئەو پێشگرتن و ئەو ئیدامە نەدانا سەحرا ڕوودی کە بریندار دەبێ هیچ کەسی ئێمە چەکی پێ نەبوو دەکوترێت دکتۆر قاسملو پێی بۆ یا کەس شتی وا وجودی نەبووە نەخێر کە تەقە لە دکتۆر قاسملو دەکا کاک عەبدوڵای قادری ئامبازی دەبێ بەڵام ئەویش هەروبەر گول لە دەدرێ لەو کێشە و بگرە و بەردەیدا سەحرا ڕوودی گولەی بەردەکەوێت ئەندامێکی پەرلەمانی نەمسا پیتەر بیلس کە 20 ساڵە خەریکی کەیسی تیرۆری قاسملو و لێکۆڵینەوە دەداچوونی لەسەرەکە لە یەکێک لە بەڵگەکانی ئاڵێ ئەو کەسەی کە ئەو چەکانەی هێناوە بۆ بەکارهێنانی ئەو تیرۆرە مححمودی ئەحمەدی نەژاد بووە بۆ خۆشی مححمودی ئەحمەدی نەژادی شێک بۆ لە تەقەکەرەکان ئەمە بەڵگەیەکی من پێم وانە مححمودی ئەحمەدی نژاد یەکێک بێت لە تەقەکەرەکە ئەمە بەڵگەی بەڵام دەکوترێت لە تەداروکی تیمەکەدا ئەسلحی بۆ هێنابن یا لە سەفارەت و ئەوانە ممکنە دیارە ئەوانەی لە ئێراندا دەبنە ڕێز جەمهور و دەبنێ مەقاماتی سەرێ حتمما دەبێ خزمەتێکی لەباری ترۆری مخالفین و لەباری شکنجەی مخالفین و بەتایبەتی
لە کوردستان تاقیکاری خۆی دابێ و دەرچوو بێ تا لەکن جەمهوری ئیسلامی بەشتی وە بگە دوورنی ئەحمەدی نژادیش یەکێک لەو تەدارکەرانەی ئەو چەکو بەڵام ئەوانەی لە ژوورەکەی بوون بزورگیان لەبەر دەرگاکە بووە سەحرا ڕوودی و حاجی مستەفەوی لە ژووری بوون. پشوویەکی کورد وەرەگرین دواتر ڕێگەتی ئەم قسەکە تەواوکەی بەرەزان پشوویەک و پاشان ئەگەڕێنەوە. بەرەزان سڵاتان لەبێت گەڕێنەوە وڵاتان و بەردەوامین بۆ درێژدان بە گفتوگۆ قسەکردن. بامۆستا سەپات لە کاتی ڕوودانی کارەساتەکەیە ئەگەر پرسیاری ئەوە بکەین کە کورد خۆی چەند بەرپرس و بەرپرسیار بوو چەند بەشدار و ئاگادار بوو لەو تیرۆرە کە لە ڤێنە ڕوویدا لە سیانزەی تەموزی هەشتاونەوە. لە ڕاستیدا ینی کورد هەمیشە بڕێک دوڕژنجی لەسەر ئەوە هەبوو کە کارێک بێت بۆیە لە ینی تێڕۆرەکە لە کۆبوونەوەی سەیومدا بووە پێشتر دوو کۆبوونەوەی دیکە یا سێ کۆبوونەوەی دیکە بووە کە تەنانەت لە کۆبوونەوەیشیاندا دکتۆر قاسملوو بۆ خۆی ناچێت دکتۆر شەڕەفکەندی دەنێرێ لە ئاداری هەشتاونەوەدا. بەڵێ لە خولی یەکەمی دانوستانەکان نه لە خولی دووەمدا لە جیاتی خۆی دکتۆر شەڕەفکە کە ئەوان دەڵێن ئێمە دەگەڵ تۆ قسە ناکەین فقط قسە دەگەڵ دکتۆر قاسملوو دەکەین کە دوایەکانە بۆ خۆی بەشداری دەکات و لەو کۆبوونانەوەدا برایانی یەکێتی نیشتمانی ئەرچی پاراستنی گیانی دکتۆر قاسملوو وانیان بە ئەستۆی خوانەوە گرت بوو. یعنی لەو کاتەدا کە بەرپرسی ڕێخستن لە ڤێننا سعدی پیرە بووە سعدی پیرە زۆر جوان کۆنتترۆلی شتەکانی کردو. ینی خەڵکی داناوە لە سەر شەقام لە نێو ماڵ بەر شوقەکە لە ڕووی ئەمنیەت و ئاسایشەوە لە ڕووی ئەمنیەت و ئاسایشەوەی ئاگاداری ئەوە بوون کە کۆبوونەوە دەکرێت و دکتۆر قاسملوو دەگەڵوانەیە کەواتە سعدی ئەحمەد پیرە بەرپرسی ئەمنی وەفدی دانوستان کار بووە لە خۆپیشاندانەکە لە بگورە لە دانوستان و گفتوگۆکە لە یەکەم و دووەمدا ئەو کاریان کردو. بەڵام لە کۆبوونەوەی سەیومدا ئەوەندەی کە پاشانەکانەوە ڕوون بۆتەوە بۆ ئێمە نە سعدی پیرە لە وێن نابوو نا مامجلال لەوێ بووە بەڵکو کەسێکی دیکە خۆی خستوەتە جێگای وانەوە بنەوەی فازڵ ڕەسوڵەوە. باشە ئەمان خاتە بەردەم پرسیارە ینی بۆچی لە خولی یەکەم و دووهەمی دانوستانەکان جەلال تاڵەبانی ئامادەگی هەیە بەڵام لە خولی سێهەما و ئەو لەحزەی قاسملوو تیرۆرەکرێ مامجلال لەوێ نییە. ئەوە سیاسەتێک بۆ کە ئێرانەکان بەکارهێننەوە دەکرێت بە بیانیۆکی سیاسی ئەوان مامجلالیان بۆ ئێران بان کرد بێتەوە حتا ئەو کەسانەیەکەوە ناسرااو بن بەلایوانەوەکەوانە پارێزگەری گیان و ژیانی هەیەتی دانوستانکارن یعنی بەرگری لەوەی دەکەن کە خەتەرێک ئەوان هەڕەشە بکات لەسەر ژیانیان حتا ئەوانش دەگەڵوی بانگ دەکەنەوە بۆ تارانە وەلتاران وەک فێردینام دوتی ئەوان هەتا دەست بەسەر دەکرێن کە حتا ڕێگای تەلیفۆنکردنیشیان نییە. یعنی لە تاران وان بڵین ئیزۆلە دەکەن وان دەخەنە نێو حاڵەتێکەوە کە ڕێگای تەلیفۆنکردنیشان نامێنێەوە. مەڵێ این بە جۆرە جۆرەکان دەست بەسەر بوون دەست بەسەر بوون بەڵێ ئەوان دەست بەسەر دەبن لەو حاڵەتەدا ئیدی کە دکتۆر قاسملوو ئاگاداری ئەوە نییە. باشە فریاد فازڵ ڕەسوڵ تەلیفۆن دەکا و ئەوان دەگەڵ خۆی دەبە باشە دەیان باو ڕێگان پێشان دەدا بەڵام شتێک کە هەیە پاشانەکانە لە ڕووداوەکانی دیکەدا دەردەکەوێت کە تا چ ڕادەیەک کە ئەوان کارسازیان بۆ شتانە کردو و حتا هیچێک لەو قاچەقچانەی چەک کە چەکی بە ئێران فرۆشت و چەکی بە ئەو هەیەتی دانوستانکاری ئێرانی فرۆشتە بەرامبەر بە $50,000 لە ڕاستیدا دوو کۆڵت و مسلسلێک ڕەشاشەیەکی پێفرۆشتون کە ئەوانە دوایەکانە معلوم بەو ڕەشاشانەوە ئەوان کوژراون بۆ چەکانەوە ئەوان کوژراون ئەو ڕادەگەیەنە کە فازڵ ڕەسوڵ ئاگاداری هەموو ئەو نهێنانە بووە و حتا ڕۆژی پێشتر
یعنی دوازدەی حەوت ئەو خەڵکەی بردۆش شوقەکەی پێشان داون جێگاکەی پێشان داون ڕێگاون شوێنەکانی پێشان داون کە بۆی کە لە ڕۆژی تێرۆرەکەدا ئەوان بتوان بە زۆر بە ئاسانی یعنی زۆر بە پێزانینەوە شوێنەکە بزان و وەکو ئینسان شارەزا هاتووێ بکەن. باشە تۆ پێشتر باسی ڕۆڵی جەلال تاڵەبانیت کرد لە دانوستانەکان کەواتە توانین بڵین جەلال تاڵەبانی نێوانگیری نێوان حیزبی دیموکرات و ئێران بووە؟ باشە کەوایە ئەگەر ئەو نێوانگیری بووە ئامادەگی فازل ڕەسوڵ لە خولی سێهەمی دانوستانەکە چۆن بووە ینی ئەو بە چی سیفەتێک دێتە نێو گفتوگۆ و دانوستانەکەەوە؟ لێرەدا گرێکێورەیەکە یعنی کەس نازانێت کە ئەو کابرایە چۆن خۆی خستۆتە نێو جەرەیانەکەەوە چۆن متمانەی دکتۆر قاسملووی بەلای خۆی ڕاکێشاوە و خۆی وەکو کەسێک لە نزیک لە جەلال تاڵەبانیەوە لە سیاسەتی ئێرانەوە ناساندۆ متمانەی دکتۆر قاسملووی بەلای خۆی ڕاکێشاوە یعنی هەر ئەوە دەکرێتەوە بیری لێ بکەوتەنا کەسێکی وا چۆن دەتوانێت خۆی بخاتە ئەو جێژاوەوە ینی لێ قبول بکەیت. باشە قسەیەک هەیە ئەوترە لە خولی سێهەمی دانوستانەکانە ئێران پاشگەزە بێتەوە لەوەی کە جەلال تاڵەبانی لە کۆبوونەوە و دانیشتەکان و گفتوگۆکانە ئامادەجی هەبێ بەوەی کە نهێنی ناوەڕۆشی گفتوگۆ و دانوستانەکان ناپارێزێت بۆیە فازل ڕەسوڵەکەنە بەدیلی ئەم قسەیە چەند ڕاستە؟ ئەوە دەتوانێت تا ڕادەیەکی زۆر ڕاست بێ یەک دەبینی کە لە کاتی کارەساتەکەدا ئەوان جەلال تاڵەبانی و برادرانی یەکێتیان هەموو گەڕاندوێتەوە یان بیانوەیەک هێنویان لە تارانە دەست بەسەریان کردوون لە لایەکی دیکەوە دەبینی تۆ لە جیاتی وەی کە مەسەلەن جەلال تاڵەبانی لە نێو کۆبوونەوەکەدا بێ فازل ڕەسوڵی تێدایە چون ئەگەر مام جەلال لێوە بووە بەدڵنیایەوە نەو کارەساتە دەقەومە نەو حاڵەتە دەهاتە پێشەوە چونکە ئێران پێویستی بە مام جەلال هەیە و پێویستی پێبوو. باشە کەواتە فازل ڕەسوڵ پەیوەندی لەگەڵ دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو و حیزبی دیموکرات چۆن بوو؟ ئەی پەیوەندی و نزیکی لەگەڵ ئێران چۆن بوو؟ بەچی سیفەتێک ئەو بانگهێشتی دانوستانەکە کرابوو؟ فازل ڕەسوڵ وەکو ئینسانێکی سیاسی کورد زۆر حەزی لەوە بوو کە بتوانێت نێوی خۆی گەورە بکاتەوە. ئەو لە جەریانی سیاسی بیدا کە ژیانی بیدا دەخوێنەوە لە پێشدا ئینسانێکی شیوعی بووە کۆمونیست بووە پاشانەکانە بۆتە ئینسانێکی نیشتمان پەروەری ئەندامی یەکێتی بوو پاشانەکان دەگەڵ ئیسلامەکان بوو پاشان دیسانەکان گەڕاوەتەوە دەگەڵ حرەکەی ئیسلامی بین بالله و ئەواندا کاری کردو لەو ڕێگایەوە توانیوێتی کە مەسەلەن لە ئێرانیش نزیک بێتەوە خۆی بە نیزیەکێکی کورد یعنی کەسێکی شارەزا لە بواری سیاسەتی کورد و ناسیاوی دەگەڵ سەرکردەکانی کورد ناساندۆ و متمانەی وانیان بەلای خۆی ڕاکێشاوە ئەوە دەکرێت کە بەو شێوەی ئێران ئەوی بۆ مەبەستەکەی خۆی بەکارهێنابێ. ئەمە سەبارەت بە ئێران ئەی سەبارەت بە قاسملو و حیزبی دیموکرات چ پەیوەندی و نزیکی هەیە بوو چۆن متمانەی پێکرا کە بێتە؟ منەوە زۆر شارزانیم دەکرێت تۆ لە برادرانی حیزبی دیموکرات لە سەرکردگانی تۆ ساڵانێک نوێنەری حیزبی دیموکرات بووی لە ئەڵمانیا ئەو بەر لە ئەزانم مەبەستم ینی ئەو شەخصیەتە بەلای منەوە نزیکیەکی هەبوو لەگەڵ دیموکرات بەلای من هیچ ناسرەوە نەبووە بە ڕاستەکەی یعنی من نا فازل ڕەسوڵم بینیوە نا پەیوەندیم لەگەڵی هەبووە بەڵام برادرانی حیزب لە نەمسا دەکرێت لە دکتۆر کەریم پیرۆتی پرسین کە دەمێنم نوێنەری حیزب بووە لە نەمسا لە وێنە دانیشتووە میوانداری دکتۆر قاسملووی کردووە بە چەند ڕۆژێک بەر لە تێرۆرەکە دەکرێت لێ بپرسین. من ئەپرسم ئایا لە پاش تیرۆری دکتۆر قاسملو و هاوڕێکانی و بڵاوبوونەوەی ئەو هەواڵە میدیا جیهانیەکان بەتەنها ئێرانیان تۆمەتبار و تاوانبارە کرد لەم کەیسە؟
ئەو کاتەی کە قاسملوو تیرۆر کرا لە نەمسا نەبووم، من لە تاران بووم. مامجەلال و سعدی پیرەش لە تاران بوون. ئێمە بە هیچ شێوەیەک ئاگاداری ئەو دانیشتن و دانوستانە لە ڤێننا نەبوون. کە خەبەری تیرۆرکردنی دکتۆر قاسملوو لە میدیاکانی جیهانە بڵاو بووەوە، ئەو کاتە ئێمە پێمانزانی کوردەکان زۆر بەتوندی دژ بەم ڕووداوە دەرکەوتن، لە هەموو جیهان خۆپیشاندانیان کرد. تەنانەت لە تارانیش دژ بەم تیرۆرکردنەی قاسملوو دەرکەوتن. من ئاگاداری ئەوە نیم کە ئێران خۆی بە چ شێوەیەک وەڵام دەرەوەی ئەم کارە ساتەیە. ئەوە کاری من نییە کە دادگایی و مەحاکەمەی کەس بکەم. تۆ خۆ دەتوانی لە ئێرانیەکان لە خۆیان بپرسیت. بەڕێزفێدینان قسەیەک هەیە لەسەر ئەوەی کە وڵاتی عێراقیش دەستی هەبووە لە پشتی تیرۆری دکتۆر عەبدوڕەحمانی قاسملوو هاوڕێکانیەوە لە ڤێننا، بەوەی کە لە ساتەوەختی کیمیابارانی هەڵەبجەیە دکتۆر قاسملوو حکوومەتی سەدامی مەحکوم کردووە بەو کیمیابارانە. ئەمە چەند ڕاستە و سەرنجی ئێوە لەسەر ئەم بۆچوونە چییە؟ من نازانم و ئاگاداری ئەوە نیم کە ڕژێمی سەدام لەم تیرۆرکردنا بەشدار بوو بێت. بەڵام کوردێکەیە کە بۆ مخابەرات و ئاسایشی سەدام کاریە کرد. پاشان دەرکەوت جاسوسێکی دوولایەنەیە لە نێوان عێراق و ڤێننا هاتوچۆیە کرد. بەڵێ دەکرێ بوترێ کە ڕژێمی سەدام ئاگاداری ئەم کۆبوونەوەیانە بووە. بەڵام هیچ ئاگاداریم لەسەر ئەوە نییە کە ڕژێمی سەدام لەم تیرۆرکردنەی قاسملووە دەستی هەبوو بێ. کەواتە کورد خۆی چەند لەم پرۆسەیە لەم ڕووداوەیە بەشدار و ئاگادار بوو. مەبەستم ئایا کەسایەتێکی کوردی یا هێز و لایەنیشی کوردی لە پشت تیرۆری قاسملووە هەبوون؟ یەکەم، ئێران بۆ ئەیویست قاسملوو لەناو ببات. دووهەم، ئێران بۆ ویستی لە ڤێننا بیکوژێت. سێهەم، بۆ ئێران ئەیویست لە ڤێننا تەنیا لە ڤێننا ئەو بکوژێت، نەک لە پاریس و لەندەن و ئەستەمبول. تەنیا لە ڤێننا دەتوانین لەم بارەیەوە بدوێن بۆ لە ڤێننا. بۆچی ئێوێ لە ڤێننا بیکوژێت؟ ینی بۆچی پاریسی هەڵنەبژارد، بۆچی لەندەنی هەڵنەبژارد؟ مەبەست چی بوو لە دیاریکردنی تیرۆری قاسملوو لە ڤێننا؟ یەکەم، چونکە نەمسا بە نهێنی چەکی بە عێراق و پاشان بە ئێران فرۆشت بوو. لەم ڕوێەوە ئێرانیەکان هەموو زانیاریەشیان هەبوو، ئەیانزانی کەی چۆن چەشی بە عێراق و ئێران فرۆشتووە. ناوی ئەو کەسانەیان بەلاوە بوو کە چەکەکانیان پێفرۆشتون. لەم ڕوێەوە ئەیانزانی کە ئەتوانن نەمسا بخەنە ژێر گوشاری خۆیانەوە. دووهەم، ئەوەی کە کەسێکی خۆ بە زۆرزان و کەم ئەزمموی وەک فازل ڕسوولیان بەدەستەوە بوو کە ئەو کاتە لە ڤێننا بوو. بۆ ئەم مەبەستە ئەویان بەکارهێنا. ئێرانیەکان لەو ڕۆوە بوو کە توانیان بە ئامانجی خۆیان بگەن. کەواتە وڵاتەکەی ئێوەش نەمسا، حکوومەتەکەی نەمساش بە جۆرە لە جۆرەکان بەشدارە لەو تاوانەیە لە کاتێکە کە بەنایاسایی چەکی بە ئێران و عێراق فرۆشتووە لە جەنگی عێراق ئێرانە. ئەمە نەمسا تاوانبار ناکە. لەم ڕۆوە ناکرێت نەمسا تاوانبار بکرێ. بڵێن چونکە چەشی بە عێراق و ئێران فرۆشتووە لەمەڕ تیرۆرکردنی قاسملوو تاوانبارە. ناکرێت. ڕاستە بە فرۆشتنی چەک بە ئێران و عێراق قانون پێشێل کراوە، بەڵام هیچ پەیوەندیەکی بە تیرۆرکردنی قاسملوو نییە. ناکرێت بەهۆیەک لە هۆیەکان نەمسا لە تیرۆرکردنی قاسملوو تاوانبار بکرێت. بۆ لێکۆڵینەوە لەبارەی فرۆشتنی چەک بە عێراق و ئێران تیمێکی 18 کەسی پێکهێنرا. پاشان ڕوون کرایەوە بە هیچ شێوەیەک حکوومەتی نەمسا لە تیرۆرکردنی قاسملوودا تاوانی نییە. ناکرێت بە تاوانبار بزانرێ. تەنیا کێشەیە کە هەیە ئازادکردن یا ڕێگا خۆشکردن بۆ دەربازبوونی بکوژەکانی قاسملوویە کە بۆ تاران گەڕانەوە، کە لەم ڕۆوە دەکرێت پەنجە بۆ کە تەرخەمی پۆلیسی نەمسا درێژ بکرێ کە قانونی نەمسایان پێشێل کردووە.
ئەوانەی چەشیان بە عێراق و ئێران فرۆشتووە بە هیچ شێوەیەک لە تیرۆری قاسملووە بەشدار نەبوون. تا بکرێ ئەوان بە تاوانبار بزانین. حکوومەتی نەمساش ئاگاداری هیچ کۆبوونەوەیەک و دانوستانێک لە نێوان ئێرانیەکان و قاسملوودا نەبوو. بۆیە پێداگری ئەەکەم و دڵنیام لەوەی کە حکوومەتی نەمسا لە تیرۆرکردنی قاسملووە بێتاوانە و ناکرێت تاوانی بخرێتە ئەستۆ. باشە ئەوترێت سعدی ئەحمەد پیرە وەک نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە نەمسا بەرپرس بووە لە ئەمنیەت و پاراستنی ژیانی ئەو وەفدەی کە بۆ گفتوگۆ چوونەتە ئەوێ بە تایبەتی قاسملو و هاوڕێکانی. بۆچی ئەو کات گیانی قاسملویان نەپاراست؟ من لەو بڕواایە دانیم کە پاراستنی ئەمنیەتی وان بە ڕێکخراوێکی دیکەی چونکە ئەگەر ئێمە دکتۆر قاسملوو بیویست پایە بێجگە لە دەستگا ئەمنیەتیەکانی ئوتریشێ لایەنێکی دیکە پاراستنی شوێنەکە و پاراستنی گیانی و ئەو دەبگرن خودی برادرانی کومیتێ حیزبی ئێمە ئەندامانی ئێمە لەوێ ئەو ئەرکیان وەستۆ دەگرت. بۆیە وێ ناچێ کە شتێکی وا بوو بێ یا ئەگەر بوو بێ حەدی ئەقل ئێمە لێ ئاگادار نین و ئەوانی نیان تۆ ئێمە شتی وامان بەستەوە بووە. هەتا دکتۆر قاسملوو لەکن برادەرەکانی خۆمان کە دەگەڵی چوون هەتا نزیک شوێنەکەی کوێتی بگەڕێنەوە ئەوان وشتیانە لە هەر شوێنێک بێبی پارێزن نیانزانی بە شوێنێکی وایە بۆ چییە. بەڵام دکتۆر قاسملوو فەرموویەتی دەبێت بگەڕێنەوە. من دەچم من لەو بارەوە دەڵێم کەم تەرخەمی هەبووە لەلایەن خۆمانەوە لە پاراستنەکەی لە دانیشتەکەی ئەو جوورە دانیشتانە دەبێت لە خوارەوە ڕادەست پێ بکات کە گەیشتە بەرهەمێک و ئاکامێک ئەو دەمی لە سەرێدا بنیشن ئەم دانیشتانە ئیسلامی سەر لەبەری ئەم دانیشتانە بەنهێنی کراون. بەڵێ بۆچی نهێنی بۆ ینی لەبەرەوەی کە جەمهوری ئیسلامی لە ئاشکراکەی هەمیشە ترساوە لەبەروەی هەدەفێکی غەیرەز چارەسەری مەسەلەکەی هەبووە کە پێی خۆش نەبووە لە ئاشکرابووندا بووی جێبەجێبێ. دووەم ئەوەی کە لە ئاشکرابووندا باسەکان دەردەکەون کە چێ باسی چی کردووە جەمهوری ئیسلامی قسێکی بۆ دابینبوونی مافی کورد پێ نەبووە کە بیکە. ئەو هەمیشە لەوەی کەلچی خراپی وەرگرتو بۆ هەدەفێکی دیکەی خراپکارانە و تڕۆ. باشە کە کەواتە با من ئەو پرسیارە بکەم بە بڕای کاک حەسەن شەرەفی کورد خۆی چەند دەستی هەبوو لەم تیرۆرەیە چەند بەشدار بوو چەند ئاگادار بوو؟ ئەوەی وەکو گومان و حەدز بیڵێ من لەباری سیاسیەوە بە دروستی نازانم بڵێم کورد دەستی تێدا بووە یا کورد ئاگادار بووە لەبەرەوەی کە شتێک نییە یعنی تاوانێکی سوگنیەوە پاڵکەسی بدە. بەڵام هەندێک پرسیاری گوڵاوی هەیە پرسیاریش بخڵقێنێت تۆ ئەگەر شتێک نەچێتە قالیبی یاساییەوە نەچێتە قالیبی دادگاییەوە نەکە بێت کە قالبی ئێراعەدانی بەڵگە و سەنەد و ئەوەوە شتیوە ئەوەیە. بەڵام یەکشت هەیە کورد لەو جوورە شتانەدا بڕێک خۆشباوەڕی لەلایەک و بێمەبالاتی لەلایەک وە لە بەرچاو نەگرتنی شێوەی وتوێژ لە بنەوەڕ دەست پێ دەکا کە بە ئاکام گەیشت بڵێ کورد هوەری دانوستان نازانێ؟ من ناڵم نازانێ بەڵام من پێم وایە لە هێندێک شەرایطدا ئەوەی دەیزانێت بەکردەوە جێبەجێ. باشە بچینە سەر پرسیارە گوماناویەکان لەسەر خودی کورد خۆی ینی بێگومان وەک ئاشکرایە تەواوی ئەو دانوستانی نێوان حیزبی دیموکرات و ئێران بە سێ خولی جیاوازە ڕۆشتووە. لە خولی یەکەم و دووەمە جەلال تاڵەبانی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارە بێت لە گفتوگۆ و دانوستانەکە. بەڵام لە خولی سێهەم و لە ساتەوەختی تیوەری قاسملوو هاوڕێکانیا تاڵەبانی لەوێ نییە. بۆچی؟ لەبەرەوەی کە حیزبی دموکرات بە تایبەتی دکتۆر قاسملوو کە لە جەریانی مەسەلەکە و توێژەکاندا بووە ئیسراری هەبووە کە مام جەلال و ئەحمەد بن بێلاش بەشدار بن بۆی کە شاهید هەبێ کە حیزبی دموکرات چی داوا دەکات ئێران چی جواب دەداتەوە. بەڵام جەمهوری ئیسلامی دەگەڵ هەرچیان مخالەفەتی کردووە لەبەرەوەی کە یەک نەیدەتوانی ئەوانیش ترۆرکە هاوکات دەگەڵ دکتۆر قاسملووی دوو نەشی دەتوانی ترۆرەکەی بکاو ئەوان بە زیندوی بمێنەوە شاهیدی قەزیەکەی بن. باشە بۆیە جەمهوری ئیسلامی مخالەفەتی کردو. بەڵام ئەوترێت مام جەلال بۆ خۆی نێوان ژیری نێوان حیزبی دیموکرات و ئێرانی کردووە ینی بۆ خۆی
تەشیلەی گفتوگۆ و دانوستانەکەی سازداوە کەواتە چۆن ئەبێ لەوێ نەبێ بۆچی لەوە ڕۆژەیە سەح بکرێتەوە بۆ تاران بانکرێتەوە بۆ تاران بەدوو دلیل یەکەم وەک ئەرزم کردی جەمهوری ئیسلامی پێی خۆش نەبووە بێزگە لەوانەی هەدەفی تۆرۆریزمی وین کەسی دیکە لە دانیشتنەکە مەبەستەکەی تر ئەوەی یەک دووەم ئەوەی کە بۆیە بانک دەکرێتەوە ئێستا یا بانک دەکرێتەوە یا خۆی لە تاران دەبێ بۆەوەی کە وەکو ڕێبەرێکی کورد هەڵوێستێک نەگرێ کە جەمهوری ئیسلامی بەدڵی نەبێ کە لە تاران بێت تەبیعەتەن ڕعایەتی ئەو شتانە دەکرێت. قسەیەکی دیکە هەیە ئەڵێ ئێرانیەکان پێیان وا بووە دەسەڵاتدارانی ئێرانی وتویانە کە مام جەلال نهێنی ناو گفتوگۆکان نهێنی دانوستانەکە ناپارێزێ بۆیە ناچاربوون کەسێکی دیکە بکەنە بەدیلی ئەو کە فازیل ڕەسوڵە. ئەمە چەند ڕاست ئەوە کە جەمهوری ئیسلامی کتوویەتی با مام جەلال نەبێ لەبەر ئەوەی کە شتەکە لەوانەیە بدرچێنێ ئەوە ڕێی تێدەچێت ئێمەش بیستومانە و ڕێی تێدەچێت بەڵام ڕەنگە مەبەستی جەمهوری ئیسلامی ئەوە نەبێت کە مام جەلال ڕازدار نیە مەبەستی ئەوە بێ کە ئەسەن نابێت لەوێ بێ بەڵام ئەوەی کردوتە بەهانە بەڵام دکتۆر فازل ڕەسوول من خۆم ساڵها لەو حیزبەدا بووم ساڵهاش لە ڕێبەری و لە خزمەت دکتۆر قاسم بوو لە خزمەت ڕەفیقەکانی دیکەی بەڕێوەبەرایەتیدا بووم من قەت نەم زۆربەی هەرە زۆری دۆستە خاریجیەکان و دۆستە ئێرانیەکان و دۆستە کوردیەکانمان یا دیوە یا ناو بیستووە من قەت نەمبیست بوو کە حیزبی دیموکرات دۆستێکی وای هەبێ بەڵام بە دەلیلی ئەوەی کە بە جوورێک یا ناسراوێکی لەکەن جەمهوری ئیسلامی هەبوو ناسراوێکی لەکەن کوردی پارچەکانی دیکە هەبوو و پێی وا بۆ دەتوانێت ببێتە واسیتەی کارێکی خێر قەدەمی بۆ هەڵگرتو بۆ ئەو سەری خۆشی تێدا ئەگەر حیزبی دیموکرات و دکتۆر قاسملو نزیکی و دۆستایەتی و متمانیان بە فازل ڕەسوڵ نەبوو بێ و نایان ناسی بێ ئەم کەسێتیە کوردیە بە چی سیفەتێک ئەچێتە ناو دانوستانەکانەوە و ئەبێتە بەدیلی جەلال تاڵەبانی لە گفتوگۆکان زۆر سوالەکە بڵێ جوابەکەی ناڕوون نییە ئەو پەیوەندی و دۆستایەتی لەگەڵ قاسملو و لەگەڵ حیزبی دیموکرات هەبووە فازل ڕەسوڵ تا ئەو جێگایە ئایا وەک نوێنەری دیموکرات حیزبی دیموکرات بەشداری گفتوگۆ کردووە یا وەک لایەنگیری ئێران و نوێنەری دیپلۆماتی ئێرانی لەوێ بووە نا ئیدعای کردەوە کە وەکو نوێنەری جەمهوری ئیسلامی بەشدار دەبن دەگەڵ تیمیوان نا ئیدعای کردەوە وەکو نوێنەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران دەگەڵ تیمیوان بەشدار دەبن وەکو کەسێک بووە کە واسیتەی دیدارەکە بووە دیاریکەری شوێنی کە شوێنەکە ژنەکەی پێشووی فازل ڕەسوولی بووە ئەو ساختمانەی کە ساختمانەی کۆبوونەوە دانوستانەکەی تیاکراوە فازل ڕەسوول دیاری کردووە شوێنەکەن چون ماڵی ژنەکەی پێشووی بوو لەوێ بووە بەڵام هیچێک لەوانە تا وەختێک بە سەنەد و مەدرەک نەبوودن ناکرێ وا بە هاسانی ئەمانە تەنها پرسیارن تەنها گومان و پرسیارن ئەو پرسیارانە بۆ تۆی ڕەنگە بۆ ئێمە شەبێ ڕەنگە بۆ خەڵکی دیشە بێ زۆر سپاس بۆ بەشداری لەگەڵمان لە ئەڵقەی دومی گفتوگۆکە بەڕێزان ئەڵقەی دووهەمی دیدار و گفتوگۆمان بە کۆتایی گەشت سپاس بۆ هەریەک لە بەڕێزان مستەر فێردینان هینا بیشلەر دیپلۆمات و مێژونووس و ڕۆژنامەنووسی نەمسایی هەروەها بەڕێز مامۆستا سەپان نوێنەری پێشووی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ئەڵمانیا هەروە بەڕێز حەسەن شەرەفی جێگری سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران سپاس بۆ بەشداری هەرێک لە بەڕێزان و سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان و تا ئەڵقەی سێ هەموو تاوکردنی تەوەرەکان و بە یەگەشتنەوە خواتان ئەسپێنی خواتان لەگەڵ